ئازیزان بەردەوام دەبین دەست بە تەوەریەکەمی گفتوگۆکانمان دەکەین باس لە ڕەوشی سیاسی عێراق دەکەین دیارە لە ڕابردوو یاخود لەم چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی بوونی چلەی ئیمام حوسێن لایەنە سیاسیەکانی عێراق تا ڕادەیەک لێک با بڵێن نزیکتر بوون یاخود لە میدیا لە سوشەڵ میدیای خۆیانەوە پەیامی سیاسیان نەبوو بەڵام لە دوای کۆتایی هاتنی ئەو چلەیە دەپرسین ڕۆژی سیاسی عێراق بەکوێ دەگات ئێستا بەشێک لە لایەنە سیاسیەکان دەست پێشخەری دەکەن بۆ کۆبوونەوە و هەروەها دەیانەوێت لە ڕێگەی کۆبوونەوە و با بڵێن سازانەوە کێشەکانیان چارەسەر بکەن ئاخۆ ئەم کۆبوونەوانە وەک کۆبوونەوەکانی پێشتر دەرئەنجامەکەی نەرێنی نابێت و پابندبوون یاخود سووربوونی بەشێک لە لایەنە سیاسیەکان لەسەر داواکاری خۆیان چ کاریگەریەکی دەبێت لە ئێسەر ڕەوشی سیاسی عێراق و دۆخەکە بەرەوکوێ دەبات تایبەت بەم پرسانە لە سەر ڕەوشی سیاسی عێراق و هەوڵەکان بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق زۆر بەڕێز ئەتا عەبدوڵڵا چاودێری سیاسی لە سوودی بەیانی کورسات نیوزەوە میوانە کاگەتا سپاس بۆ ئامادەبوون بە خێراتی زۆر سپاس دیارە هەروەک پێشتر بە هۆکاری بوونی چلەی ئیمام حوسێن لایەنە سیاسیەکان پەیامیان نەبوو بێدەنگ بوون بەڵام ئێستا لە دوای کۆتایەتنی ئەو چلێت جارێکی دیکە بەشێک لە لایەنە سیاسیەکان دەیانەوێت کۆ ببنەوە بۆ تێپڕاندنی ئەم دۆخە چەق بەستوویەی کە لە عێراقدا هەیە دەکرێت بڵێن ئەم کۆبوونەوانە ئەرێنی دەبن زۆر سپاس سڵاو لە جەنابتان ئەم کاتەی بینەرانمان باش بەتەکید ئێمە ئەگەر سەیری چەند مانگی ڕابردووی یان چەند ڕۆژی ڕابردووی دۆخی عێراقیش بکەین دۆخێکی شڵەقاوی ئاڵۆسکاوی زۆر ناجێگیر بووە و نەخوازرا بووە لەلایەن خەڵکی عێراق هەمووی ئەو بەگشتی و بە هەرێمی کوردستانیشەوە بەتاکید ئەم فترەی بەهۆی چلەی ئیمام حوسێنەوە ماوەیەک بوو کە هەرچەندە دانیشتەکان لێرە و لەوێ کورد و کورد و کورد و شیعەوانە بەردەوام بوون بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ڕاگیرا بوون و ساردێکی پێوە دیار بوو و هەڵگیرا بوون بۆ دوای چلەی ئیمام حوسێن پێم وایە ئەوەی کە پێشتر ڕاگەیاندرا بوو لە دوای چلەی ئیمام حوسێن پەرلەمان ئەعلانی ئەوەی کردبوو کە دانیشتەکانی خۆی دەست پێکاتەوە و جەولەی سەردانەکان بۆ لای لایەنە سیاسیەکان و ئەمریکا و نەتۆ یەکگرتوەکان ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵێکی زیاتر و کاریگەرتر بجێڕن ئەمەش ئەوەمان پێڵێ کە عێراق لەم دۆخێکی ئێستاتایەتی پێویستی بە تێپەڕاندنەوە نابێت بەم چەقبەستوی ئێستا بمێنێتەوە بەڵام گرفتەکە لەمەیە ئایا جارێکی تر وەکو پرسیارەکەی جەنابەت ئەم دانیشتانە ئەم جەولەی تری دانیشتن ئەرێنی ئەبن و ئیستیجابەی لایەنەکان چۆنە و نەتیجە و ئەنجامەکانی چۆنە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم پێم وایە زۆر دڵخۆشکەر نابن بەڵام پێشم وایە دۆخەکە بەم جۆرە نامێنێتەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە بیر لە چارەسەری تر بکرێتەوە ئەو چارەسەرانش ڕازیکردنی هەردوو لایەنی بەرامبەرە بە تایبەتی ڕەوتی سەدر سید مقتەدا سەدر لە بەرامبەریشە چوارچێوەی هامانگی ئەو لایەنانی کە لە خۆی گرتووە باشەوە بڕیارە چەند لایەنێکی سیاسی عێراق بەم نزیکانە لەگەڵ ڕەوتی سەدر کۆ ببنەوە ئەم کۆبوونەوەیە چی لە سەوز دەکرێت بڵێن ڕەوتی سەدر لەسەر داواکاریەکانی پێشتری هێندە پێداگیر نابێت؟ ڕەوتی سەدر بەڕاستی بۆ خۆی ڕەوتێکی کاریگەری گرنگە لە عێراقدا و زۆر جار ئەگەر لە دەرەوەی حکوومەت و لە دەروی پەرلەمانیش بوو بێ زۆر جار گرفتەکان ئەو یەکلایی ئەکاتەوە و نەتیجەی دانیشتەکانی پەرلەمان با بڵین دەستنەخشی ئەوانی پێوە دیارە بۆیە سەدر تا ئێستاشی لەگەڵ بێ لەسەر هەندێک لە مەبادی و داواکاریەکانی خۆی سوورە لەوانە کاندید نەکردنی کاندیدێکی دیاریکراو لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە و پێک نەهێنانی حکومت لەلایەن چوارچێوەی هەماهەنگی بەتەنیا و بە تایبەتی بزاد لەلایەن حیزبێکی تایبەت یان شخصێکی تایبەت کە ئەو هێڵی سووری بەسەراهێناوە بەتەکید ڕەوتی سەدر پێویستی بەوەیە کە نەرمی بنوێنێ و لە نەتیجەش سید سەدریش سیاستەکە و سیاستیش هەموو شتێکی لێ چاوەڕوانەکرێ سیاستیش بۆ خۆی ڕازیکردنەوە تەنازولکردنە لە هەندێک داخوازی و حەزی خۆت لە بەرامبەردا بەدەستهێنانی هەندێک ئاوات و حەزی خۆت بۆیە من پێم وایە ڕەنگە ئەم جارە ینی نەتیجەیەکی ئەو تۆی ئەگەر بەدڵی هەموو لایەک نەبێ بەڵام پێشم وایە وەکو باسم کرد لە پێشتر دۆخەکە بەم جۆرە نایڵێتەوە باشە بەشێک لەلایەن سیاسەکان و بە تایبەتی ڕەوتی سەدر لە ئێستاشدا پێداگیرە لەوەی کە چوارچێوەی هەماهەنگی کاندیدی خۆی بکشێنێتەوە کە محەممەد شاه سۆدانیە ئەم داواکاریە و هەنگاوەکانی ڕەوتی شیعە بۆ دەستبەرداربوونی ئەم کاندیدە بەکوێ دەگات بڵێ خۆی ئەمە گرفتێکە بەڕاستی لە ساڵانی ڕابردووش هەبووە و لە هەموو حکومەتەکانی تری یەک لە دوایەکی عێراق ئەگەر ببینین و بەبیر خۆمانی بینەوە هیچی بە شێوە سروشتەکەی خۆی لەدایک نەبوون
بۆیە کاندیدکردنی محەممەد شیع سۆدانی هەر لە سەرەتاوە لەلایەن ڕوتی سەدرە و لەلایەن خودی مقتەزا سەدرە و ڕەت کرایەوە. بەڵام پێم وایە ئەم عینادی سیاسیە بۆ خۆی ئەمەیە کە گرفتەکە لە عێراق خڵقێنێ و ئەمەیە کە کێشەکان لە عێراق قوڵترەکاتەوە و دروستی ئەکات و لە نەتیجەش خەڵکی عێراق بەگشتی باجی ئەم هەم هەڵانە ئادات. من وەکو باسم کرد سیاست یاریەکە و فەنی ممکناتەوەی کەوتویانە ئەکرێت چوارچەوەی هەماهەنگی تەنازول لە داوای خۆی بکە لە کاندیدکردنی محەممەد شیع سوودانی بکە لە بەرامبەر ڕازیکردنی لایەنێکی تری وەکو ڕوتی سەدر و ئەکرێ ڕوتی سەدریش بۆ خۆی دابەزێ لە هەندێک لەو سەقفە بەرزەی کە داواکاری خۆی هەیە کە پێویستی کردو لەسەر چوارچەوەی هەماهەنگی حکومت تەشکیل نەکە. بۆیە ئەوەی کە هەیە ئێمە لەمە دوا چاوەڕی ئەم دانیشتانە تازانین و نەتیجەی ئەم دانیشتانەوە مقتەزا سەدریش بۆ خۆی بە سەرکردەی مفاجعات ناسراوە، یعنی ڕەنگە زۆر شت ئێستا کە ئێمە بیڵین ئەو شتی لە چاوەڕوان نەکراوی لێ دێتە دی و ئومێ دەکەین ئێمە ئەم دۆخی کێسە لە عێراقەیە بە شێوەیەکی باشتر تێپەڕێ و لە ساڵی خەڵکی عێراق بێت. باشە کاک ئەچار وەکو پێشتر دەبیندرا لایەنە سیاسیەکانی عێراق هەریەکە و بە ئاراستەیە کاری دەکرد. ئەم بە ئاراستەیەکی جیاواز و بەشێکی دیکەیان بە ئاراستەیەکی جیاواز کامش کاریگەری لەسەر ڕۆژی سیاسی عێراق بەجێهێشت بوو. ئەم ئاراستە جیاوازی لە کارکردنی شاگرد بێت و بەردەوامی هەبێت کاریگەریەکەی بە تایبەت لە ڕووی چەقبەستوی ئەم دۆخە سیاسیەوە چی دەبێت؟ خۆی میهرەبانخانەی ماگەر سەیری دۆخی عێراقین لە دوای 2023ەوە بەداخەوە دیموکراسێتیشی لاوازی فرەڕەهەند لە عێراق هەبووە کە ئەوەی هەیە وڵاتانی چواردەور و وڵاتانی دنیا هەمیشە ئەسپی خۆیان لە سیاست لە عێراق تاوداوە لە گۆڕەپانەیە ئەوان ڕۆڵی زیاتریان بینیوەکو لە عێراقەکان خۆیان بۆیە ئەم گرفتەیە کەواکە ئێستا و داهاتوو لە ڕابردوش ئەم حکومەتانە بە شێوەی سروشتی لە دایک نەبن و نێنە ئاراوە پێک نێن. ڕەنگە کاریگەری لایەنێک یا دەوڵەتێکی دیاریکرا و لەسەر لایەنێک وا بکە سوور بێ لەسەر هەندێک داخوازی خۆی و پشتیوانی ئەو و لایەنێکی تریش لە بەرامبەردا ئینعکاسی ئەوە بنوێنێ و پێی وابێ کە ئەمە نابێ بەو شێوەیە بێ کە وڵاتێکی دنیا کە ئەوێت سیادەی عێراق بشکێنێ. بۆیە نەخشاندنی سیاسەتی وڵاتانی دنیا و دەرەوە و چواردەور وای لە عێراق کردووە کە هەمیشە ئەو باجە قورسی کە خەڵکی عێراق ئێستا ئەیبینین بیدات کە لە خوارو لە ناوەڕاستی عێراق خزمەت گوزاری نییە و ڕاپەڕین بووە و شۆڕژ بووە و خۆپشاندان کرا و لە بەرامبەردا قوربانی لێکەوتوتەوە. ئەمە وای کردووە یعنی بەڕاستی ئەو دۆخێکی لە عێراق ئێستا ئەیبینین لە ڕابردوش بینیمانەوە ڕەنگە لە داهاتوش ئەگەر خراپتر نەبێ باشتر نەبێ. بۆیە تەنازولکردن یان وا هەستکردن بەوەی کە تەنازولە لە بەرامبەر داخوازی لایەنێکی بەرامبەردا ئەو با بڵین بە شێوەیەک لە شوەکان من بڵێم ملهوڕی لە سیاسەتدا بەڕاستی و کارساتە خوڵقێنە لە عێراق و عێراق بەرەو دۆخێکی نادیار و خراپتر ئەبا. بۆیە پێویستە هەموو ئەو لایەنانی کە لە عێراق ئەمڕۆ حکومڕانی عێراقیان بەدەستە یان کورسی پەرلەمانیان هەیە پێویستیان بە دانوستانی باشترەوە لە بەرامبەر لایەنی بەرامبەردا هەندێک لە داخوازەکانی خۆیان جارێکی تر ئێڵێمەوە بێنە خوارێ و لە بەرامبەریشدا هەندێک لەو داخوازانی خۆیان بەدەست بێنن. باشە کاکە چاڵ و دەستێوەردانانی کە لەلایەن وڵاتانی دەرەوە وەروادراوسێ و کاریگەری و هەژمونە سیاسیەکەی لێستا بەسەر عێراق دەبیندرێت با بڵێن تازەترین پەیامی واشنگتن ئەوەیە کە ڕایگەیاندووە بۆ ڕێککەوتن لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق پێویستی بە نێوەندگیرێکەیە. ئەم نێوەندگیرە مەبەست لێی چییە؟ بەتاشی نێوەنگیری ئەوەی ئێمە بێ شاردنەوە یعنی ئەمریکا و ئێران ڕۆڵی گەوریان هەیە لە عێراقدا و لە دوای 2023 ئەم دوو وڵاتە بە تۆخی با بڵێن حکومڕانی ئەم وڵاتە بوون. یعنی هەموو ئەو کەسانی کە هاتوونەتە سەر حکومە شخصی یەکەمی کە ئەوەی کە کابینە وەزارەکەی پێکێناوە کە پێی لە سەر وەزیران ئەبێ ئۆکەی ئەو دوولایانی لەسەر بوو بێ و ئێستا ئەمریکا پێم وایە بەپێی لێدوانەکانیان و بەپێی سەردانەکان کە ئەوەی کرا و ئەبیندرێ جۆرێک لە ڕەزامەندی هەیە لە سەرمانەوەی کازمی بەو شێوەی ئێستاوە و باز لە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت تا ئەو کاتە کاسمی بمێنێتوانێت بۆی شیرازی عێراق زیاتر لەوە تێک نەچێەوە حکوومەتەکە هەڵنەوەشێتەوە دوای دروست نەبێتەوە. بەڕاستی پێم وایە ئەمریکا ئەم ڕەزامەندی بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بە غێر مباشیر بە زمنیش بێ نیشانداوە و لە بەرامبەردا پێ ئەچێ یعنی سەدریش بەمە ڕازی بێ بۆی چوارچەوەی هەماهەنگی حکومت دروست نەکا و لەو عینادیە سیاسی خۆی ئەویش نەهاتە خوارەوە. بۆیە مانەوەی کازمی ئێستا تقریبان ئەگەرێکی کراوەیە و لە بەرامبەردا چوارچەوەی هەماهەنگی چۆن بەمە ڕازی ئەبن و دوای ئەوەی کە ڕوتی سەدر پەرلەمانتارەکانی خۆی کێشایە و چوارچەوەی هەماهەنگی پڕی کردەوە ئەو ئێستا خۆی بە کتلەیەکی گەورە ئەزانێ
و پێی وایە ئیستحقاقی خۆیەتی ئەبێ حکومت پێک بێنێ لە دوای ئەمەڵ بژاردنەوە پێک نهاتووە بۆیە ئاڵۆزیەکە من پێم وایە ماوە و کەواتە چوارچێوەی هەمانگی چۆن ڕازی دەبێت بەمە چوارچەوەی هەمانگی ڕەنگە بەو شێوەی کە باسمان کرد ینی بۆ کاتێکی دیاریکرا و ڕازی بێ بەمە ئەگەر ئەو کاتە دوور نەخایانێ و بەدڵی ئەم بێ ینی ئەگەر هەڵبژاردننیش نەکرێتەوانێ بۆ مدەتێکی تر ڕەنگە چوارچەوەی هەمانگی بتوان ڕازیکەن بەو شێوەی لە پێناو مەسلحەتی عراقدا لە پێناو ئەوەی کە ئەگەر حکومت هەڵبوەشێتوانێ و ئەمانیش بووان دروست نەکرێتەوە شارعی عێراقی جۆرێک لە خۆپیشاندان و برژێنەوە سەرجادا ڕەنگە خوێنی زیاتر برژێ و ئەگەری پێکدادانی زیاتر و حربی ئەهلی لە عێراق دروست بێ ڕەنگە چوارچەوەی هەمانگی وەکو پێشتری جۆرێک لە دان بەخۆداگرتنی هەبووە بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە بەو شێوە ڕازی بێت باشە تایبەت بە هەژمونی سیاسی ئێران بە تایبەتتر لە دوای چلەی ئیمام حوسێن لەسەر عێراق چی دەبێت من پێم وایە بۆ خۆی ئەمەش کاریگەریی ئەوتۆی هەیە لەسەر بە بەو لێشاوە زۆرەی ئێرانیان کە هاتنە عێراق جارێکی تر عێراق وای لە ئێران کردیانی با بڵین ڕۆڵی ئەم سەردانکەرانی کە هاتنە ناو عێراقەوانێ بۆ چلەی ئیمام حوسێن ڕەنگە کاریگەریەکی ئەوتۆی هەبێ کە ئێران پێم وایە ڕەنگە ئەگەر ئەو توندی پێشتری هەبووە ئەو توندیەی نەمێنێ و بە جۆرێک لە جۆرەکان من بۆ خۆم وا هەستەکەم ینی هاوسۆزیەکی ڕۆحی لە نێوان خەڵکی عراق و خەڵکی ئێران بە شێوەیەک دروست بێ و زیاتر بیر لە بەرژەوەندی خەڵکی عراق بکرێتەوە وەکو باسم کرد بیر لەوە بکرێتەوە واسێنان بێکە لە هەندێک داخوازی جێبەجێ نەکراو لە بەرامبەر ئەوەی کە خەڵکی عراق توارێکی تر بەیەکان نەپڕژێتەوانێ و حربی ئەهلی دروست نەبێت باشە کاگە تا دیارە جنین پلاس خارد نێراوی با بڵێن نەتەوەیە گرتوەکان و ئەمریکا لەم بارودۆخەدا جموجۆڵی خۆی هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆ دەبێتەوە بپێی ئەو هەنگاوانەشی کە بەدی دەکرێت وا بڕیارە لەم هەفتەیەدا لەگەڵ بەشێکی زۆر لە لایەنە سیاسیەکانی عێراق و بە کوردی شەوکۆ بێتەوە بۆ تێپەڕاندنی ئەم چەقبەستویە ئەو هەوڵانەی با بڵێن نێردەی نەتەوەیە گرتوەکان یان ئەمریکا عێراق دەگەیەنێتە چ هەنگاوێک ئێمە بیرمان نەچێ ینی ڕەنگە ئێرانیش و ئەمریکاش کەسیان حەز بەوە نەکەن پشێوی لە عێراق بێ و بە تایبەتی نەتەوەیە گرتوەکان و ئەمریکا ئێستا لە بەرژەوەندی نییە ئەگەر لە عێراق پشێویەکی ئەو تۆ هەبێ ئاڵۆزیەکە بێ بێسەروبەرەیەکە بێ بۆی ئەمریکا پێی باشە زەوابەتێکی حکومڕانی لە عێراق هەبێ و زەوابەتێکی ئەو تۆ هەبێ کە عێراق کۆنتترۆل بکات لە ڕووی ئیداریەوە و وا بکات کە کەمترین دەستی ئەم لاولای بێتە ناو بۆی ئەمریکا ئەوە بەڕاست دەزانێ کە حکومەتێکی ڕەشیقی خۆی هەبێ کە بتوانێ وا لە عێراق بکات کۆنتترۆلی بکات لە ڕووی ئیداریەوە ئەمە ژواکە دەستی ئێران کەمترکاتەوە لە ئێران بۆی ئەمریکا پێی وایە پشێوی لە عێراق لە بەرژەوەندی ئەو نییە بۆیە من پێم وایە ڕۆڵەکانیان چڕتر ئەەکەنەوە و بە تایبەتی ژنێردەی نەتەوەیە گرتوەکان لە پێشتریش کردوێتی ئەم هەوڵانە هەبووە بەڵام ڕەنگە هەستیان ئەگەر بە تەقسیر کردبێت لەمە پێش وا بکەن لەمە دوا قەرەبووی ئەوە بکەنەوە و هەوڵەکان چڕکەنەوەیە لەگەڵ هەردوو لایانی بە تایبەتی شیعی تەیاری سەدری و چوارچەوەی هەمانگی دانیشن و وایان لێ بکەن لێک نزیک بوونەوە هەبێ نوێنەریان یەکتر ببینێ و وەکو جارێکی تر ئێڵێمەوە تەنازولاتە بێ لە داخوازی خۆیانە لە پێناو بەرژەوەندی گشتی عێراقدا باشە تایبەت بەلایەنە سیاسیەکانی کوردی بۆ تێپەڕاندنی دۆخی سیاسی عێراق وەم چەق بەستوی هەیە لەکوێی هاوکێشەکەدان و تا چەندە دەتوانن بەسەر گفتەکان زاڵ بن کورد ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوودا یەکتربینین هەبوو و دانیشتن هەبوو و وەفدی هەردوو لابەیەک و دانیشتن و تاوتوی ئەم بارودۆخیان کردووە ناتوانین بڵێن ڕێکەوتن هەیە لە نێوان کورد و کووردا بەڵام ئەکرێ بڵێن نزیک بوونەوەیەکی ئەوتۆ هەیەەوە تەفاهمی کێشەکان کراوە و تەفاهمی ئەو داخوازیانی هەردوو لەلایەن بەرامبەرەوە کراوە خۆشببختانە نزیکیەک هەیە لەلایەن بە تایبەتی هەردوو حیزبی سەرەکی لە حکومڕان لە هەرێمی کوردستان پارتی وێچێتی و ئەم نزیک بوونەوەیە من وا ئەزانم یعنی پێمان ئەڵێ کە ئەگەر بێتە سەرەوەی لەسەر کورد پاک بکەوێ کورد نایەڵێ لەسەر کورد پرۆسی عراق بەچی بکەوێ و بە جۆرێک لە جۆرەکان ئەمان ئەکرێ ڕێکەوتنێکی خێرا لە بەرامبەر ئەوەی کە عراق لەو تەنگژێ ڕزگار بکەن و لەسەر کاندیدێکی هاوبەش من پێم وایە لە نەتیجە من دەمێکی شام قسەم کردو ڕەنگە لە کۆتایش بێ لەسەر کاندیدی هاوبەش پارتی وێچێتی بگەنە ڕێکەوتنێک بۆی هەم دۆخەکە بەسەر ئەمانە نشکێتەوانێەوە گلەیەکە نهاتە سەر ئەمان و هەمیش بەرژەوەندی کوردستان بەڕاستی لەوەیە کە ئەم دوو حیزبا یەک بن و کۆک بن ڕێک بن لە بەرامبەر بەغدا بە تایبەتی بەڵێ زۆر سپاس بۆ ڕێنکردنەوەکان سپاس بۆ عەبدوڵڵا و کوچاودێری سیاسی لەسەر ڕۆژی سیاسی عێراق ڕێنکردنەوەت داینێ سپاس